لە دەرئەنجامی ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان لە هەرێم هەر فەرمانبەرێک مانگانە بڕی 6,000 بۆ 180,000 دیناری بۆ پاشەکەوت دەکرێت، بەڵام بە داپۆشراوی و بەبێ ئەوەی فەرمانبەر خۆی هەستی پێ بکات. داوای پلەبەرزکردنەوەمان کردو کامە پێدراوێکی یاسایی مامۆستایانە دەبێت بدرێتن کە لە 2015 ڕاگیراوە. جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایان باز لەوە دەکات. داوامان کردووە ئەو پلانەی بۆ مامۆستایان نەبەستراوە بۆیان بگەڕێنرێتەوە لەبارەی ئەو سیستەمەی کەوا بڕیارە حکوومەت جێبەجێ بکات بۆ بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران کەوتۆتە بەڕەخنەی یەکێتیەکە و لێی ناڕازین. وتمانە ئەو ئیستحقاقە دەبێت بدرێت بە مامۆستایان و دەبێت ئەوەی ڕابردووشە بگەڕێنرێتەوە، چونکە ئێستا لە ئێستا هەر مامۆستایەک یا هەر فەرمانبەرێک ماگانە 6,000 تا 100,000 دینار پاشەکەوتی داپۆشراوی لێکراوە، یعنی ئەمە مەبلەغێکی زۆر دەکاتن. لەبەرەوە بەڕاستی ئەمە ناحەقێکی گەورەیە و پێویستە ئەمە هەر هەژمار بکرێ و ئەوەی ڕابردووش بەڕاستی حسابی لێوکرێ و بدرێت بە مامۆستایانی فەرمانبەران. خەڵک دەستیەوەی فەرق و جیاوازی بکرێت بەڕاست بۆ کەسێک بکرێت بەهۆی هۆکارێکەوە یان بۆ کەسێک تە نەکرێت بە هۆکارێکی ترەوە. لای خۆشیانەوە مامۆستایان پلەبەرزکردنەوەی ڕاژەکانیان بە گرنگ دەزان و داوا دەکەن ئەو پلانەی کە لێیان زەوت کراوە بۆیان بجێردرێتەوە باسیش لەوە دەکەن ئەگەر بەو سیستەمە بێت کە حکوومەت دەیڵێت ئەوە حزب بەتایبەت پارتی و یەکێتی بە میزاجی حیزبی پلە بۆ مامۆستاکان و فەرمانبەران دەبەستن. حکوومەت زۆر کەم تەرخەم بووە، زۆر بێباک بۆ بەرامبەر بە فەرمانبەران و بەرامبەر بە مامۆستایان بە شێوەیەکی تایبەت، چونکە ناکرێت و ئەو هەموو خزمەتە ئەو هەموو ساڵە خزمەت کراوە یەکێک لەو مافانەی کە فەرمانبەر هەیەی مامۆستا هەیەی لە هەر وڵاتێکدا ئەویشان پلە بەرزکردنەوەیە، چونکە ڕاگررتنی پلە بەرزکردنەوە تەسیر و کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر موچەی مامۆستا لەسەر موچەی فەرمانبەر. بۆیە ئەمە بەجددی بەردەوام هەوڵمان داوە و فشارمان دروست کردووە لەسەر حکوومەت لەسەر لایەنی پەیوەندیدار. ئێمە بە هیچ شێوەیەک تەئمین نین لەوەی کە ئەم تەقییمەکە دەکرێت بۆ فەرمانبەری شایستە، ئەمە بەڕاستی قابلی قبول نییە، چونکە ناکرێت یعنی ئایا ئەو فەرمانبەرانە چێ ناڵێ تەنها ئەو فەرمانبەرانن کە سەر بەلایانی دەسەڵاتن لێرە و لەوێ ئەمان پلەبەرزکردنیان بۆ بکرێتن، یعنی مماتەڵەیەکی زۆر لەمە دەکرێتن و غەدرێکی زۆر جارشکە لە فەرمانبەر و لە مامۆستا دەکرێتن. ئەمە بەڕاستی سیستەمێکی گەورەیە. ئێمە حکومڕانی پارتی یەکێتیمان بینیوە لە ماوە ڕابردوو و دەزانین ئەگەر شتێ بکەوتە دەست کادیرەکانی پارتی یەکێتی بە تایبەت بە مۆزوعی پلەبەرزکردنەوە لەوێژ نەعادەڵەتی زۆر تێدا دەکرێت و ئەمە وەکو مامۆستایانی ناڕازی فەرمانبەرانی ناڕازی بەڕاستی بە هیچ شێوەیەک ئەوە قوبڵ ناکەین و هەڵوێستمان دەبێت کاتێک ببینین پلەبەرزکردنەوە بە پێی میزاجی لق و ناوچەکان و مەڵبەندەکان بکرێت لە هەردوولا ئەمە ڕازی نابین بەوەی بەپێی ئامارێکی نافەرمی ئەو مافەی لە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران زەوت کراوە لە چەند ساڵی ڕابردوو بە 4 تریلیۆن و 421 ملیار و زیاتر لە 500 میلیۆن دینار دەخەمڵێنرێت. ئەمە جگە لەو موچە پاشەکەوت کراوانەی کە لە ساڵی 2014ەوە بە نایاسایی لە فەرمانبەران و مامۆستایان گلدراونەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.